قەزای سۆران گەورەترین قەزای سنووری پارێزگای هەولێرە. لە ماوەی تەنها 5 ساڵدا بە جۆرێک فراوانی بەخۆیەوەبینی بە ڕێژەی زیاتر لە 100% فراوان بوو. خێرایی گەشە سندنی ئەو قەزایە وای کرد بە جۆرێک بێ گرنگی بەلایەنی ماستەر پلان و نەخشەی بنەڕەتی و تەنانەت ڕێژەی سەوزایی نەدرێت. زیادەڕۆیی کردنە سەر مڵکی حکومی و زەوی شارەوانی بەدەر نەبوو لە دروستکردنی خان و شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان. بەشێکیش لە پرۆژە خزمەتگوزاریەکان تا ئێستا وەک پێویست نەبووە. ماوەی بەردەوامی قەیرانی داراییش زیاتر لە 170 پرۆژە وەستا. لە سنووری قەزای سۆران بە ناحیەکانی ئەوتوانە بڵێم لە زیاتر لە 170 پرۆژە ڕاوەستاون لە هەموو سکتەرەکان. و ئەگەر بەراورد بکەین لە دوای ساڵی 2014 کە تا ئێستا هیچ پرۆژێک بۆ سەران نەکراوە، ئەمە بەپێی گەورەی شارەکە و حەزم و پێداویستی شارەکە ساڵ و هەژ بووە تا نزیکەی 80 میلیارد دینار پرۆژەمان هەبوو لێرەدا. ئەگەر ئەوانە باوی نەوخێنەوەسەی کە ئێستامە بەڕاستی پارەیەکی زۆرمان پێویستە. دانیشتوانی قەزای سۆرانیش پێیان وایە پێش هاتنی قەیرانی دارایی سۆران چەندان کەم و کوڕی لە پرۆژە خزمەتگوزاریەکان هەبوو. تەنانەت بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانیش لەلایەن حکوومەت ئەنجام دراوێن وەک پێویست نین لەگەڵ نەخشەی بنەڕەتی ئێستا و ماستەرپلانی شارەوانی یەک ناگرێتەوە و هاوسەنگ نین. لە ساڵی 2014 و پاش شەڕی داعش پرۆژەی زۆر گرنگ کە لە بواری جێبەجێکردندا بوون، هەندێکیش لە ڕێکارە یاسایەکاندا بوون ڕابەجیرن کە زۆر تاسیری هەبووە نەک لە شاری سۆران لە هەموو کوردستان. لە ئێستادا لە سۆران لە بوارەکانی پەروەردە و ئاو کارەبا و ڕێگاوبان و چەندان پرۆژەی تر بە پێی ئاماری یەکەی ئیداری سنوورەکە پێویستیان بە زیاتر لە 250 بۆ 300 پرۆژە هەیە کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان. لە کاتێکدا حکوومەت لە قەیراندایە بە پێی پێشبینی ئابووریناسان بە ماوەی 15 ساڵی تر حکوومەت ناتوانێت ئەو ژمارە پرۆژە پێویستە لە سنووری سۆران جێبەجێ بکات. لە کاتێکدا ڕۆژ لە دوای ڕۆژ سۆران لە فراوانبوونی زیاتردایە. نەبوونی ژمارەیەکی پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری قەزای سۆران گرفتی بۆ هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچەیە دروست کردووە. یەکەی ئیداری سنوورەکەش گرفتەکان بۆ قەیرانی دارایی دەژێڕێتەوە، بەڵام پێش هاتنی قەیرانی دارایی ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری سۆران پێویست بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.